وەرگرتنی گەرمی جوتیاران بۆ ئەمساڵ لە سایلۆکانی هەرێمی کوردستان کۆتایی هات. ئەمساڵ جوتیاران گەنمەکەیان بە نرخێکی بەرزتر لە پار لێوەرگیرا کە بۆ هەر تەنێک 850,000 دینار بوو. بەرزین نرخی بنەتۆ و دەرمان و پێداویستە کشتتوکاڵیەکان و پاڵپشتینەکردنی کەرتی بەرهەمهێنانی دانەوێڵا لەلایەن حکوومەتی هەرێمەوە وای کردووە جوتیاران لە بەرهەم و هەوڵ و ماندبوونەکانیان شتێکی ئەوە تۆیان بۆ نەمێنێتەوە. مشکە ساری بوو بەس ئەوەی دێمی بوو یعنی ئەوە هیچ بەزەوی مەڕەشە بوو زۆر باش بوو. ئەو ساریش سعر حکوومەت بە سعرێکی باش وەری دەگەر 850,000 ئەوڕۆ کۆتای یعنی قەپات دەبی سایلۆ ئەوڕۆ ئاخی ڕۆژە کە قەپات دەبێتن سعریش باش بوو یعنی دوو قاتی پار سایلۆ وەریگرتیە سعرەکەش باش 850 بەس بەراورد بۆی هەموو وا دەگرەمەوە پەینی کیمیاوی لە 6 وەرەقە وەرەقە بە 12 وەرەقە و نیویە. هەتا ئێستا ڕۆژانە 100 هەتا 200 سیارە لە بەردەم سایلۆی هەولێرێ ماوە ئەوە لە بۆ فەلاعی زەرەرمەندە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یان ڕێگا بدا خەڵک گەنم بۆ مەخموور بەری یان زیاتر ڕۆژانە گەنم لە سایلۆی هەولێرێ وەربگیرێ. ئێستا لەو بڕۆیدامە گەنمەشی زۆر دەمێنی بەبێ ئەوەی تەسمیلی حکوومەتی بکرێ لێرە چێ زەرەرمەندەبی جوتیارە فەقیرەکان. پێکهاتنەکەی 2 ڕۆژ لەمەوبەری رووسیا و ئۆکرانیا لەسەر هەناردەکردنی گەنمی ئۆکرانیا کە 20 میلیۆن تەن گەنم دەخاتە بازارەکانەوە کاریگەری لەسەر بازاری دانەوێڵە لە هەرێمی کوردستانیش داناوە و تا ڕادەیەک نرخی دانەوێڵە ڕووی لە نزمبوونەوە کردووە. بازاری عێراقیش بازارێکی کراوەیە حتمما لەوانەیە عقدەکە زۆری بەبەر تورکیا بکەوێت تورکیاش زیاتر اعتیماد لەسەر بازاری عێراق دەکاتن کاریگەری دەبیتن لەوانەیە ئەو پێداویستی گەنمەی کە هەیە لێرە ئەوە بتوانی پڕی بکات. لای خۆیەوە بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم دەڵێت لە هەرێمی کوردستان لە ڕێی سایلۆکانەوە بڕی 250,164 تەن گەنم وەرگیراوە کە نرخەکەی بە 220 میلیار و 150 میلیۆن دینار دەخەمڵێنرێت. کۆی گشتی گەنمی وەرگیراوە لە هەرێمی کوردستان تا ئەمڕۆ 259,000 تەن و 164 تەن و لەگەڵ 320 کیلۆ. بڕی پارەی پێویست کە پێویستە بۆ ئەم بڕەگەنمەی کە وەرمانگرتووە بریتە لە 220 میلیار و 150 میلیۆن لەو بڕە تا ئێستا 94 میلیار و 950 میلیۆن هاتوۆتە سەر حسابمان و زۆربەیمان دابەش کردو. سەرباری نادجێگیری دۆخی جیهان و بەرزبوونەوەی نرخی کاڵاکان زیادبوونی باج و ڕسوماتەکانی حکوومەتی هەرێمیش لە سەرشانی هاوڵاتیان ئەوەندەی دیکە دۆخی گوزێرانی هاوڵاتیانی قورس کردووە و بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش گیرانیەکە بۆتە دووهێندا. لە هەرێمی کوردستان نرخی کاڵا و شتومەک و پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان تا دێت ڕوو لە بەرزبوونەوە دەکات. لە نێویشیاندا نرخی گەنم کە بە پێداویستێکی سەرەکی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دادەندرێت. هۆکاری گرانبوونەکانیش بۆ دوو بابەتی سەرەکی دەگەڕێتەوە. یەکەمیان وشکە ساڵی چەند ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان کەوا حکوومەتی هەرێمی کوردستانیش نەبۆتە پاڵپشتیکارێکی سەرەکی بۆەوەی جوتیاران زەرەر نەکەن و دووەمیشیان شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا کە بۆتە هۆکارێک نرخی گەنم لە بازارەکانی جیهاندا بەرز بکاتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.